ئێوەتان باش بینرانی بەڕێز خۆشحاڵم لە ئەڵلقێکی نوێی ئەودی و سنوور بێکەگەینەوە. دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا دێت زیاتر پڕەبێت لە پرسیار، زیاتر پڕەبێت لە تەم و مژ، زیاتر پڕەبێت لە ئاڵنگاری جیاواز. ئەمە بۆ هەموونەتەوە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروستە. بەڵام سەرباری هەمویان بۆ کورد دۆخەکە بە دڵنیاییەوە پرسیاری زیاتر هەڵەگرێ، تەم و مژی زیاتری بەسەرەوەیە و دووکەڵی شەڕی 6 هەفتەی ڕابردووی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران جارێکی تر هەر بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بوونی هەیە و تا ئێستاش هەواڵەکان، دەنگ و باسەکان، تویتە جیاوازەکان، گێڕانەوە جیاوازەکان کاریگەریان لەسەر دۆخەکە بە شێوازێکی گشتی بەجێ هێشتووە. ئەمڕۆ لەگەڵ دوو میوانی بەڕێز گفتوگۆ لەسەر ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەین لە نێوان ململانێ ئەمنی و سیاسیەکاندا و چاوێکە خەینە سەر ئەو گۆڕانکاریانی کە ناوچەکەی گرتووەتەوە و بەتەنیشتیەوە بە دڵنیایی و گفتوگۆیەکی ورتر لەسەر ئایندە و دەرفەت و ئاڵنگارەکانی بەردەم کورد دەکەین لەم هەفتەیەدا. دکتۆر زێرەڤان لە بەریتانیا لە لەندەن لەگەڵمایە. دکتۆر ئێوارە باش، خۆشحاڵم کە پێکەوە گفتوگۆ لەسەر ئەم دۆخەکەین و هاوڕێی بەڕێزمان ڤلادیمیر بە هەمان شێوە ڕۆژنامەوانی نێودەوڵەتی هۆڵندی پێکەوە گفتوگۆ لەسەر ئەو پرس و بابەتانە ئەکەین کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پرسیاری جددی هاوڵاتیانن و هەوڵە دەین کە شرۆڤێکی قوڵ، وەڵامێکی ورد و نزیک لە ڕاستی پێشکەش بە بینرانی بەڕێز بکەین. دکتۆر زێرەڤان، با لەوە دەست پێ بکەم. گفتوگۆکان تا ئێستاش زیاتر لە گێڕانەوە چن. ئێمە هەواڵی وردمان بۆ دانوستانی دروست و دقیق و تا ڕادەیەک بڵین ئاگربەستی درێژخایەن لە نێوان ئێران و ئەمریکایان نییە. ئەوەی کە هەیەکە گفتوگۆیەک لە ئیسلاماباد بەڕێوە چووە، بەڵام تا ئێستاش تەم و مژەکەی هەر درێژە کێشێت. سەرنجی بەڕێزت لەسەر ئێستای ناکۆکیەکان و ئەگەرەکانی ئاگربەست چییە؟ باش دکتۆر، زۆر سپاس بۆ vê derfetê. Bêguman dema te behs kirî destpêka bername xwe da Evrûka Rûşelata Navêrast beref afarekê neyê diyar be çîne seqamgiriyeka ya berfir he Rûşelata Navêrast girtiye û gelek netewêt Rûşelata Navêrast bi qunexa dihatî nizanin li beref kî veçît, yanî paşa rûja seqamgiriya siyasî li beref çi îtar veçîtin. طبعا اف اگربسته هنید نبیدا امریکا و ایران دا وکیت تا بحث لیکن اگربسته کا جهگیر نینه، یعنی یا ثابتینه و هر گاوه که قابلی هنده کو بهتا گورینه چونکه اول بوت زفریته و بو چنامت زفریته و بو هر دولا ابروکه عنصر دمی، یعنی فاکتور دمی بکارتینن في خمد درسكنا جواشتنا سر ايكودو بوجهشتن ارمانجت سركي ين في ناكوكيا لشكرنا بين هر دو كدا بنمونه بشتي بريارة امريكا كو حصار اختصاص بدروازه يا هرمز وصابت شيتن كو امريكا هزرت كاتن هيك بردام بونا في حصار كو ما بحث كري سر دريا مش سريكا دريا بو ايران دبيتا سدام هندكو ايران تنازلات بكات يعني جيكو بوان مرجع رازي بيت اخمر جيتكو اداره کوچکاسپی فرض کن سر ایران تمام دم دا بریکو اف حصار سر ایران بهت سپاندن ایران بوچونا اف بو کوپریکا دروازه هرمز دبیت سدام هنده کو گواشتن سر اداره امریکا بهت درس کردن و اف آرمانجن کو امریکا نش پریکا شری دست و بینید بگومان پریکا دانستاندن جیب دست و اینی تو اف دروازه هرمز چکه که یه بیشین نوع وقتی چکه اتمیت شدن کارت کرده سر گواشتن سر عبور جهانی بیاد و تمام دم دا اب گواشتن بیت سر دم هنده کو گهرینه سیاست یا امریکا دا درست کردن. ایدانش برهنده هم بیشین اف ندیاریه و اف تموتو توسکو دیار بوی وان روشا هر دولای تایبتی دیمایکینان یا ندیمایکینان دانستاندن اسلام آباد هندید گهینیتن که هر دولا چارچوب کارینان آدمی دانه و یا شویش گرنگتر امریکا نشد درباز بیوی شریک و آرمانجا سرکفتنی دست خود بخیتن چکوچه شوان آرمانجد که بحث داده که نهاد یا جیب جکش لامریکا و اشبر هند امریکا دا کو استراتیجیت درکفتن شری هبیتن دویتن هند کارتبن بو نفخوی امریکا و هر وسط بوار درکیش داد یاد که فعلا امریکا در انجامت خوب دست اخستن و سرکفت بی شری دا
شبه لگرهانش استراتیجیت در کفتن شریحت افریقا کوسپی سرکیه برانبر کوچکاسپی که نزانی ده چاب چیشه واست اش بیشاری در کوید و راگهاندنا سرکفتن بکردن تمام دم دایران حتی افریقا گلک بید یعنی استفادهش عنصر دمی کری افکارتن جیوسیاسیان گرن که وقت ایران بکارین حتی افریقا دی پیش بینیات تکرن که ایران حتی افریقا کنترل آوان کارت کرد و شیطن ریکا وان کارت نگیواشنه سر امریکا و سر آبور جهان ایجیپتش برنده راشیالوس و اسبارد کم یعنی احتمالا یا بفرهبونا شری یا جکوب کارینا میکانیزم لشکری خونه قادهاتی ده کرد و ویش واسی بدان بید چه بید بیتاب کارینا جارکادی زۆر باشە بەڕست ولادمر خۆ دەزانی ئەوستا ئەو ئاگربەستەی لە نێوان ئێران و ئەمریکایە هەیە و گفتوگۆکان لە ئیسلامابادی پاکستان تا ڕادەیەکی زۆر سەرەتا بە شێوازێکی هیواداری سەیری لێکرا بەڵام دواتر بینیمان کە هەم کشانەوەی ئێران لە وەفدەکە و هەم ناجدیبوونی دۆخەکە جۆرە بێمتمانەیی بە دۆخەکەەوە دروست کردووە پێت وایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن بتوانێت خۆی دەرباز بکات لەم ئاڵنگاریەکەی ڕوبەڕووی بۆتەوە ئایا ئەو کاریگەریە اقتصادیەکی لەسەر تەنگۆی هورموز هەیە لە دوای گەروی هورموزەوە دروست بووە دۆخەکەی بە شێوازێک تووا لێ کردووە کە بەڕاستی ئێستا هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەژێر تەموو مژوو لەژێر پرسیاری گەورەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی لە بەردەمایە کە بتوانێت لەم دۆخەی مامەڵە بکە وڵاتە جیاوازەکانە بێت چی بکەن لە ئێستا هەر وەکو وتان هیوایەک هەبوو لە نێوان ئەمریکا و لە نێوان ئێراندا بەڵام ئەنجامەکەی باش نەبوو تەنانەت لە خولی یەکەمی وتوێژەکانیش نەتیجەکەی باش نەبوو هەندێک دابەشبوون هەیە لە ناو سەرکردایەتی ئێراندا بۆ بەتایبەت توندڕەوەکان پێیان وایە کە ڕێکەوتنەکە لە بەرژەوەندی ئەواندا نابێت و هەنێ داواکاری هەیە کە فشار ئەخاتە سەر ئێرانیەکان بۆیە هەردوو لە ئێران پێیان وایە ئەبێت ڕێکەوتنێک بێت لە بەرژەوەندی ئەوانیشدا بێت چونکە ئەو بارگرانی ئابووری لەسەر ئێرانە پێیان وایە زۆرە و ئەوانیشانەوەی لای خۆیانەوە فشارێک بکەن بۆ ئەوەی سازشێکە بێت لە لایەنی ئەمریکیشەوە و ڕێگە بە ئێران بدەن نەوتەکەی هەناردە بکات و ئەمە ئەبینین کە ناسەقامگیریەکی لێ دروست بووە لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زۆر باشە دکتۆر زێرەڤان ئەوەی کە ئێستا ئەبینرێت ینی بە کۆی گشتیە هەم ئێران بێمتمانەکەی بەرامبەر بە ئەمریکا زۆر زیادی کردووە و هەم لەلایەکی شەوڵاتانی دەوروبەر چ وڵاتانی کەندا وڵاتانی عەرەبی و وڵاتانی تریش هەمویان جۆرەکان شڵەژاون بەم دۆخە پێت وایە ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر بەم شێوە درێژای کێشێت یان دوجار گۆڕانکاریەکە بێت کە بە سوودی بەشێک لە وڵاتان و لە زیانی بەشێک لە وڵاتانی درابێت ڕاستیان سەر بێتەکردن ئایا ئەگەر هاتۆ ڕێکەفتنا بینە ئەمریکا و ئیرانە هاتەکردن قۆناغا پشتی شاری دێ چاوە بیتە نەڤروکە پرسا ماسن دەڤەری سەر هەندێ تایبەتی دەولەتێت کەنداوی پرسەوەنە ماسن بەرامبەر ئیرانێ چ ئیران دەرکەویش ویشاری وەکی نەگوهڕینا ڕجێما سیاسی ئیرانێ دەبیتە سەدەما هەندێ کو ئیران ببیتە دەولەتێک خودان هەژمونەکە هەرێمیە بەرفر هە و کارتێکردن و گڤاشتنێت سەر دەولەتێت کەنداوی بکرد تایبەتی هەگەر هاتو بشێتن بێژین هۆرمز بخیتە بن ئیتاڕێکی ئابووری فەک و خەڵکی بێتەوە یان پارەش خەڵکی بێتەوەرگتن بۆ بکارینان ئاڤێڕێکە هەنێ ئیدان قۆناغا پشتی شەر هەگەر هاتو ڕێکەفتن بهێتەکردن هەردوو حالەتەدا هەردوو سیناریۆدا دەولەتە ئیرانێ بۆ دەوروبەری خۆ جاریان بەحسی دەوروبەری ئیرانێک پێم تایبەتی دەولەتی کەنداوی بکەین دەبیتە سەدەمادێک و هەرەشەی سەر هەبوون و یان سەر بەرژەوەندی وەسایشە یا وان دەولەتە یاسایشە نەتەوەی وان دەولەتە بیت ئەگەر هاتوو بۆ نمونە ئەمریکا بەردەوام بوو گڤاشتنادا بۆ نمونە جارێکادی ئەمریکا زەڤڕی بۆ میکانیزمێ هێزا هەشێک و هێزا لەشکەری هەمان دەمدا کارتێکردنەوەی گەلێکە نەرێنیە سەر کەنداوی چونکە چێت بیتن توی دەمیدا ئیران شەڕێکی خۆکوژی بکات یان ببیتە سەدەما هەندێ تایبەتیەکان بێژین دەولەتێت کەنداوی و مەزدەرێت وزێ بهێنە ینی شناو برنش لە ئیرانی بە ئیدان نەسەقامگیریەکە ئەمنی گەلێک یا مەترسیدار سەر دەوروبەرێ ئیران هەیە دەولەتی دەوروبەری هەرەکەم بەحسێ بواری کەنداوی کرد بەس دەولەتێن دیە کوان بێژین
دولة وكي عراق أو دولة دين سنودات قال إيراني طبعا أفهنيجي زفريتها بو تايواندية فان دولة حكر هاتو أف شرب ديماهي كات حتى شرا دا أف دولة ديشين خود قال إيراناني گنجينن چونكو إيرانا پشتی شاري براستي دي إيرانا كات جداي بيت إيرانا بيتن فتر اف سرکردن مینا بکارینان هزا هشک تایبتی حرسین ثوری اگه بحث حرس ثوری بکن او دی کنترولا هجمون هفکشا سیاسی ایران دا کنج بر هند دی ایران اگه بیتن کارینان میکانیزم هشک دی تب کارینان بران به دولت دوروبر و برجوان دیوان دولت دوروبردانا بیتن اش بر هند همی دولت دوروبر ایران دویتن حضرت نقشه سیاسی پشتی شاری داب کن سرداری کردن گل ایران پشتی شرعی هر دو حالت ما بحث کردن چه سرکفتن چه ناس هر دو حالت داد ویتن بهتا گهرین ایدی او ایران بری بیشین اف شرع دست پیب کتن گلک هاتا گهرین ایران که جدایش برهنده به دولت دور برشی جداهیت سیاست خدا درست کن بقونا قدات یکم دو حالت کردیشی طبعا کرد اکشوان نتوایک و دی گلک ضررمند بیتن في حالة پشتی شر دهگر هاتو ایران کا پیز درست بو بگمان ایران ده بشوازه کدی سر دلیل گل لان فاکتور کردی کت راست حتی راده که هرما کردستانی نباید بشک اش میکانیزم لشکری برانبر ایرانه بس تمام دم دا بقونا قادهاتی اف بیشین هکر هاتو حرست ثوری بو خودان بریار سرکیل ایرانه ایدی سر دلی کرن گل کرداشی دی سر دلی که جدا و هشک بید شبر هند لانه کردیش براستی افروکه خود وی خوناخت کتا خودان خوناخ گلک و مطرسی داره و گلک و استیارت خوناخ دهاتی لانه کردی بتایبتی باشور کردستان ویتن سردریل گلوان پیشاتی گرنگت امنی روشرات نوارازدا بکتن بشتن سردریه کانی بیتا کرن بس وکی تو زانی یعنی اول باشور تیتا کرن براستی نت آسته پیتویده بتایبتی سردریل کرنوان گل پیشاتی نی روشرات نواراز بتایبتی شرع ایرانه بله بەڕێز ڤلادیمیر بابێ مۆلای بەڕێزت پێت وایە ئەم گۆڕانکاری کە ئێستا هەیە و ئەم دۆخی کە ئێستا ڕووی لە وڵاتانی کەنداو کردووە ئەمە دۆخێکی کاتیە یان گۆڕانکاریە گەورەکە لە دواتر سەرەڵات یعنی ئێستا ئەوەی کە هەیە بێمەتمانەیەکی زۆر دروست بووە و تەنانەت بەشێکی زۆر لە سەرمایه‌دارە گەورەکانی دنیا کە لە وڵاتانی ئەوروپاوە لە بریتانیا و لە وڵاتانی ترەوە هاتبوونە وڵاتانی کەنداو بۆن من لە دووبەی نیشتە جێبووبوون بەو پێی کە تاکس فریە و ژیانێکی ئارامیان بۆ خۆیان دروست کردو ئەم ئارامیە جۆرەکان شێوایی بە دوای خۆیان هێنا ئەمە دۆخێکی کاتیە بۆ ئەوانیان بەڕاستیش وڵاتانی کەندا و ڕۆبەڕووی قەیران بوونەتەوە بێگومان وڵاتانی کەندا و ڕوبەڕووی قەیرانی گەورە ئەبنەوە چونکە بەشێکی زۆری ئەوروپیەکان لە وڵاتانە ڕایان کردووە و دەیانەوێت گومانیان هەیە لە ئاسایشی ئەو وڵاتانە لە ئایندەدا بۆیە ئەیانەوێ ڕووبکەنە وڵاتانی تر بۆ بەرهێنان تا ئەو کاتێک کە ئاسایش و ئارامی ئابوور ئەگەرێتەوە بە وڵاتانی کەنداو ڕاستە وڵاتانی تاکسفرین ئەم وڵاتانە بەڵام بۆ وڵاتانی کەندا و قورزە بێت کە ئابوورەکان جارێکی تر بگەڕێنەوە بۆ باری پێشوو و هێشتا ڕێکەوتنێک لە ئارادانیە وەکو ئەی بینین ئیماراتیش بینیمان کا لە ئۆپێک کشایەوە و ئەو قەرزەی کە بە پاکستان دراوە داوای ئەکەنەوە و ئیمارات و وڵاتانی تریش لە قەیرانیش قوڵدان و قورسە بە لایندەیەکی نزیکدا ئەو دۆخە ئارامیە بگەڕێنەوە بۆ ئابوووریەکەیان و وا بکەن کە خەڵک و بە تایبەت و بەرهێنەران بگەڕێنەوە جارێکتر. زۆر باشە. دکتۆر زەرەڤان بەنسبەت بەریتانیاوە خۆت زانین لە سەرەتای شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل جۆرەکان بێلایەنی خۆی هەڵبژارد ئەگەرچی زۆر فشاری لێکرا کە بێتە ناو شەڕەکەەوە بەڵام دوجار بووە بەشێک لە بەرکەوتەی شەڕەکە ینی ئەو کێشە و ئاڵنگاریە قەیران اقتصادیانی کە ڕوبەڕووی دنیای بۆتەوە ئێستا بەشێکی وڵاتانی ئەوروپا و بەریتانیاشی گرتووەتەوە دەرەچە و ئەوەی کە باڵین ڕێگا چارە لە بەردەم بریتانیا و وڵاتانی ئەوروپا چییە بۆ خۆڕزگارکردنەوە هیچ هەوڵێکیان داوە ئەتوان بەسەر قەیران اقتصادێکی ئازاڵ بنیان دوجار ناچارن قبوڵی بکەن.
بله بگومان یعنی کارینانا میکن وکی ما بحث کی ریکا عبور جهانی هرمز شلا ایران وکی کارتا کا گواشنا جهانی شیاب او دست کفتیتوان بیاب دست قوه خص پراستی گواشنا کا اگجار زور سر عبور جهانی درست کریاب تایبتیش هم بحث عبور اکتیا اروپا بکنی طبعا اکتیا اروپا شوان لانه کو گلک ضررمند بوش اش ریکا یا وزيج كامش بيرنكن حتى افريكا اكتي اوروبا قيرانا بالجر روسيا هبو اف جواشني سر روسيا درسكرينو كارنا انانا نفطا يعني بيشين غازا روسي بو سدا مهند افريكا روشات نافاراج داف اليشت دا تشبو اذا جواشتنت ابوري جلك سريكتي اوروبا درس بوين تايبتي اف دولتك كو اعتماد انا سركي سر روشات نافاراز دا طبعا بريطانيا وكتي اوروبا هولن جدين دان وكتاب عسكري دسبيكي بريطانيا هول دانه بیت بشکش بی شرعی چون که بریتانیا بود چناوی اوه بو که اف شرعی هنه چما ظلت شرعیت دولتی نینن یعنی اف شرع بریکا کمالگه دولتی و نهاتی راگهاندن و شرعیت که دولتی هبیتو اف بریتانیا وصا پیش بین کرکو بونه بشکش بی شرعی در انجام توید نرنی هبن تمام دم دایکت اروپا جی حول هنده داکو نبيت بشكش بشري چونك امش بينكن يعني امريكا راجهاندنا بشري افكاري ديال اسرائيل چه استشارات يعني جيكو چه تواصل یا جرنگا امني نلقى بريطانيا كربكو بريطانيا دولتك جرنگا اتفاقية استراتيجي امني هاد قال امريكا كمان دم قال اوروبا جي امريكا سردرينا كربو بري افشار بيت راجهاندن اذا اجت اوروبا وبريطانيا جي حاولوا هندي وحتى كبدام كنا بنا بشك الشرعي يعني نبنا بشك ميكانيزم لشكري بس افروكا وكين وديتي اف كومبونا باريس والمانيا وبريطانيا ايطاليا حفتيا تشوي هولن جديتنا دانش شلايكتي اوروبا بريطانيا كو ريكا في دروازه هرمز بهت فكرن و هولن جديا نراست خلق الايران تنا دان كو ايران افريكا هني هندك بيجم كارينانا باري بقون آقا پشت شارجی سر وان وزیب کارنه تجبر هنده اگه اروپا پیوندیت خوب کاری نیتن یه دیپلماسی حتی رادک یعنی بشین همشین بشید لواسن بس تنانت حتی افریقا فرانسا خطا که هلا گل ایرانه ایتالیا خطا که هل گل ایرانه هولن جدی تندان اگه اروپا بريكا دیپلماسی قناعت اداره ایرانی بکت یعنی حرس دوری ایرانی بکت یعنی دستاردارت ایرانی بکتن کو اف ما مر بهت فکرن پیغمبر هندی گواشتن لواستن لی بهن سرکتی اروپا شبر هندی ان بیشنه کل هاتو اف شرع هنیا جگاف آلوزی هنی بردام بید از باورم بقونا قدهاتی کتی اروپا بریتانیا دی پتر هولن گواشنه سر امریکا دن کو اف شرط دیماهیک بهتن یا رکفنک بهتن درست کرن چونکه اول دیف اف احصائیات و راپورتت آبوری بريطانيا وكتي أوروبا هو صبيش بيتكرن كو جلك كارت كرنكا نرني سر آبورين فان دولة كريا وتنانت حتى جيان روجانه خلقي أوروبا جدا ديار بوارين جدا داش برين دستنت بباري دامه كتي أوروبا بدك مينيتن بريطانيا بدك مينيتن بخونا قدهاتي دي هولن جديتر هنا دان كو بيتا بشك شارع سيارية كد بشك شاري نبي دي بيتا بشك شارع سيارية زور باشا برز فلاديمير خوي لا اگر باسی دابشبوونی سیاستی ڕۆژهاتی ناوەڕاست بکەین هەمیشە باس لە رووسیا و چین نەکرێت ئەوەی کە ڕۆڵیان هەیە کاریگەریان هەبووە جەنابەت پێشتریش لە سەر ڕۆژاوای کوردستان لەسەر سووریا ئیشی زۆرت کردووە رووسیا پایەکی بەهێزی هەبوو لە ناو سووریایە و کاریگەری هەبوو لەسەرەوە وەکو دوو دۆستی ئێران پێت وایە ڕۆڵیان ئێستا با بڵین پراوێز خراوەیان بەڕاستیش ئەوەی کە ئەوترێت هەردووکیان سوودمەند بوون لە شەڕی ئێران و ئەمریکا و ئێستا بۆ خۆیان خەریکی بەهێزکردنی پێگەی خۆیان لە ڕۆژهاتی ناوەڕاستە کاریگەری رووسیا و چین لەسەر ڕۆژهاتی ناوەڕاست چییە لە ئێستا؟ بێگومان رووسیا دوای ڕوخانی ڕژێمی سووریا ڕۆڵی لاوەز بووە ئەوان هێشتا هەنێ بنچینەیان هەیە بەڵام وەکو ڕابردوو نابێت لە سووریا و بینیمان لە ئەفریقا رووسیا هاوکار بوو لەگەڵ یاخیگەرانی ئەو وڵاتە و لە ڕووی دیپلۆماسیەوە هاوکار و پشتیوانی ئێران بوو
بەڵام نەیتوانی ڕێگری لە ئەمریکا بکات کە هێرشەکانی بوەستێنێت. بەڵام ئێستا رووسیا ناتوانێت شتێکی وا بکات جگە لە پشتیوانی دیپلۆماسی وەکو هاوکاری مرۆیی و لە هەندێک بواری سنووردار. بەڵام ناتوانێت ڕێگری لە ئیسرائیل بکات ڕێگری لە ئەمری بکات ئەگەر چی هەندێک جار دەنگۆیەوە هەیە کە یارمەتی سەربازیش بۆ ئێران دابی نەکات. ئێمە بینیمان کە لە ڕووی دیپلۆماسیشەوە ئەو هەوڵانەی کە هەبوون رووسیا ئەو ڕۆڵەی نەبوو. بۆیە ئەتوانین بڵین ڕۆڵی تاڕادێکی بەرچاو لاواز بووە و بەهۆی سەرقاڵیشەوە بۆی شەڕی ئۆکراینەوە ڕەنگە ئەمە شۆکارێک بووبێت کە نەیتوانی بێت ئەوەی کە لی چاوەڕێکرا لە سەردەمی شەڕی سووریا هەمان شت دووبارە بکاتەوە. بۆیە ناتوانێت بە هەمە شێوە چینیش ئەو کاریگەری نییە کە لەبەرچاو بێت. زۆر باشە. دێمە سەر کورد لە ڕۆژاوای کوردستان بەڕێز ڤلادیمیر. خۆ دەزانی ینی پاش کەوتنی ڕژەمی بەشار ئەسەد دۆخێکی نالەبار ڕووی لە ڕۆژاوای کوردستان کرد و کاریگەری زۆریشی لەسەر ئایندە و ڤژن و دنیابینی کورد کردووە. جۆر جۆرەکان کورد بێ متمانەیە بەرامبەر بە ئەمریکا و هێزا و پەیمانەکان و لەگەڵی شاقیرانی گەورە ڕوبەڕووی کورد بووەتەوە. ئەوەی کە هەیە ئێستا جۆر جۆرەکان خۆ گونجاندنێکی کوردە لە ڕۆژاوای کوردستان. پێت وایە ئەم سیاسەتی کە ئێستا ئەحمەد شەرع و سووریای نوێ شامی نوێ گرتویانتە بەر جێگەی ئومێدە بۆ کوردیان کورد بەڕاستی ئەبێ بە دوای دەرەچەی ترا بگەڕێ بە دیاریکراوی لە ناو ڕۆژاوای کوردستان لە ناو خاکی سووریا. بێگومان ئێستا جەمسەر ڕئیسیەکان لە ئیسرائیل و تورکیان لە سووریا ئەوە تێبینی ئەەکەین کە رووسیا وەکو جاران لەوێش ئەو ڕۆڵەی نییە هەنێ پێشێلکاری هەبووە لەو ئاگربەستەی کە لە ئارادا بوو. بەڵام بێگومان هێشتا ئەو بێمتمانەیە هەیە لە نێوان رووسیا و کووردا لە نێوان کوردیا بۆ لەلایەن کورد و بەرامبەر ئەمریکاش بە هەمان شێوە و ناتوانن جارێکی تر ئەو ئومێدە وەکو پێشوو بنیاد بنێنەوە. بۆیە فشارێکی زۆر هەیە لە کاتێکدا کە ئەمریکا پەیوەندیەکانی لەگەڵ رووسیاشدا بەو شێوەیە نییە. وەکو وتمان بێمتمانێکی زۆر هەیە لەلایەن کوردەوە و بینیمان کە هەنێ پۆست پێشنیار کرا بۆ کورد بەڵام کوردی سووریا ئەو پۆستانیان ڕەت کردەوە. ئێمە ئەو ڕاستیش تێبینی ئەەکەین کە کورد بێگومان بە دوای دەرچەی تردا ئاگەڕێت و لەوانەیە چاوەڕێ ئەوە نەکەن کە ئەو پێگەی بەدەست بێنەوە کە لە پێش ڕێکەوتن لەگەڵ شەڕدا هەیەیان بوو و ئەو متمانەیە ڕەگ و ڕیشەیەکی قۆڵی هەیە. ئەبێ چاوەڕێ بکەین بزانین سیاسەتی کورد بەرامبەر ئەمریکا لە ئایندەدا چۆن ئەبێت، ئایا گۆڕانی بەسەرایەت ڕوانگەیان گۆڕانی بەسەردایەت یان نا، چونکە ئەزانین کە کورد هاوپەیمانێکی ڕئیسی بوو بۆ ئەمریکا لە کاتی شەڕی داعشدا، بەڵام ئەمریکا ئەوەی لە بەرچاو نەگرت. چاوەڕوانی ئەوەین کە ئەو ڕێکەوتنی کە لێوان کورد و شەڕدا هەیە لە ئایندەدا زیاتر کۆمەڵی بواریتر بگرێتەوە. زۆر باشە. دکتۆر زێرەڤان دێمە لای بەڕێزت ئەوەی کە بۆ کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاسا ئەوگزەرێ جۆر جۆرەکان وەکو نەتەوەکان تریش ئەمیش دۆخێکی تەمومژاویە وە کورد دڵنیا نییە لە ئایندەی هەموو گۆڕانکارێک کە ڕوەدەن. ئەگەر بە دیاریکراوی لەسەر باکووری کوردستان بوەستم پەیوەندی تورکیا و ئیسرائیل وەکو بەڕێز ڤلادیمیر وتی لە ناو خاکی سووریایە ئێمە تا ڕادێکی زۆر هەستی پێکەین، بەڵام بەرامبەر بەمە ئەو نەرمی نواندنەی مدەتی ماوەی ڕابردووی تورکیا بەرامبەر بە کوردی باکوور و جۆر جۆرەکان پرۆسی ئاشتی کە تا ڕادێکی زۆر جارێکتر گەرم کراوە قۆناغە جیاوازەکانی بڕیوە پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کورد لە باکووری کوردستان ئێستا ئەتوانێت جۆرێکی تر بیر بکاتەوە لە ئایندەی خۆی یان هێشتا ژەر دۆخەکە بۆ شێوەیە کە وەکو بۆ ڕۆژاوای کوردستان باسم کرد باکووریش ئەبێ خۆی بگونجێن لەگەڵم دۆخەکە ئێستا هەیە. هیچ ڕوئیایەکی جیاواز هەیە، هیچ ئایندەبینیەک ئەخوێنرێتەوە؟ ڕاستی استراتیژیەتە دەولەتە تورکی گەل کوردام تایبەتێکیان بەحسێ پرۆسێساشتی یا ساڵە 2012 و 2013 بکەین دەستپێکە
دەستپێکردنا پرۆسێسا ئاشتیە و پشتینگەی دەمەتە بەحثی کردی بروکە جارەکادی دەولەتە تورکیا بەحسی پرۆسێسا ئاشتیە و گەب تایبەتی بکارینانە نامێت بەڕێز و جەلانی کو ببیتە سەدەما هەندێک نزیکیەک دروست بیتنا بینە کوردا و تورکادا و دەولەتە هەوڵاتی بوونێ دروست ببیت و مافی کوردا بێتە دام بۆ چون من طبعا استراتیجیەتە دەولەتە تورکی حتا ئەفروکە نەلگەل هەندێک و کورد ببنە خوددان بۆ نمونە شوناسێکی سیاسی دیار باکوورە کوردستانێ ئەوە ترکی هەوڵ بۆ دەت و استراتیجیەتە دەولەتە تورکیدا بتنێ ئەڤەیەک و هەرەشەیە کوردی هەرەشەیە دابەشبوونا کوردی بهێتە کۆنتڕۆلکردن پڕێکا پرۆژێن جدا جدادا چونکە حتا ئەڤروکە ڕاستی بەحسی پرۆسێسا شتێت هێتەکردن بەس حتا ئەڤروکە پرۆسێسا گۆڕینە دستوری ترکی نهاتیەکردن و ئەم بێژین فعلا گۆڕینە دستوری هاتیەکردن پێخەمەت خزمەتکردنا مافێن کووردا باکوورێ کوردستانێ شبەر هەندێ لاەنێ دەولیژی وەکی مهوانەوە بەحث کردی و لاەنێ دەولی بروکە خۆل کورداناکەتە خوددان وەکی بەرین و کە کورد شەڕێ دژی داعش داتاج نەبکارینان وەکی کارتەکە نانستایت ئەکتەر یانژی گڕۆپەکەنە دەولەت بۆ پێ جێبەجێکردنا هەندێک بەڕژەوەندیên ئەمریکی و یەن ڕۆژئاوا ئەڤروکە قوناخاتیا گۆڕین بعدێ هەرێمی داد بعدێ دەولەتی دا بڕاستی نەت بەڕژەوەندیا کورداندایە جبر هندي تركيا سردري القلبي جواري كاتن يعني سردري كلنا تركيا قلبي جواري دائما سحكلنا بعد هرميه يعني بعد هرمي دا قالهاتو دولة تركيا آريشين ين امنين بن هرشل سر اكبونا ويانا تواينا بيتن توي دميدا برسا كردي برسا كالاواس سردري القلبي تاكن بس هر دما دولة تركيا هستن كركو هرشة كهي بعد هرمی داد جی برجواندیت بلند ترکیب تایبتی اف هرشین ویدی مایکت ما بین اسرائیل و ترکی دا ترکیا سیاست خود گهرید نوعا نرماتیه که برانبر کردا کارتینی پیخمت پاراستنا برجواندیا بلند آسایش نتاوی دولت ترکی نسبت کردا چون سرداری گلب کن بو چون هم باکور کردستان جی همان قیرانا باشوری مهی حتی بروکه نامه که استراتیجیت که سیاسی کردینی نه سرداری گل خوناق بکتن دیپ پیت ویت خوناقه یعنی گل اجاره سرداری کرنا کردی سرداریه که سوزیه یا نادیر خاینه پتر اعتماد سر حالت کودان سیاسی یه نویت کرد یعنی برهند کرد تایبتی کم بحثی فقی کیب کن بخوناق دهاتی ویت استراتیجیت که واضحتر هبید بشویجی گرنگتر پککه پروسیس آشتی جبجنک نکد هکر هاتو ما بنچینه دستوری نهینا گوهرین کو فعلا مافت کردا ترکیا بشوازه که دستوری بینه پاراستن هر پروسیسه که ترکیا بحث لبیت اکرن هکر هاتو چارچوب دستوری و بشداری کرنا کردات بریارا سیاسی دا نهیتا مسوده گر کرن بو چونا من خزمتینه و بتنه تکتیک که سیاسی بر وقتا زور باشه برز ولادیمیر یەکێک لەو مەترسیانەی یان هەڕەشانەی کە لەسەر ئاندێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکرێ بریتە لە تیرۆر جارێکی تر و باس لەوە ئەکرێت کە ئەگەری هەیە بۆ نمونە جارێکی تر ڕێکخراوە تیرۆریستەکان بۆ نمونە داعش سەر هەڵبداتەوە بەهێز بکرێتەوە لەو لاوە هەڕەشەکانی حیزب الله لەسەر ئیسرائیل و ناوچەکە وای لێ هاتووە کە دۆخی لوبنانی بە تەواوەتی شێواندووە پێت وایە کە دەرفەتی گەشەی توندڕەوی ئاینی لە ئێستاە جارێکی تر ڕەخساوەتەوە و ئەگەری هەیە کە ڕێکخراوە و میلیشیا توندڕەوەکان جارێکی تر بەهێز بنەوە و ببنەوە هەڕەشەی مەترسی بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومان داعش هێشتا ئامادەییان هەیە هەرچەندە خاکیان لە بەردەستانیە بەڵام ئامادەی ئەوەی تیا جارێکتر دەرکەوێتەوە هەروەها لە سووریا زۆرێک لە خێزانانی داعش ڕایان کردووە بە تایبەت لە ئیدلیب بۆیە ئەگەری ئەوە هەیە کە داعش بە فۆرمێکی نوێ جارێکتر سەر هەڵبداتەوە بەڵام پێم وانە وەکو پێشوو دەربکەونەوە زەوی و خاکێکی زۆر داگیر بکەن ئێمە گروپی جیهادیستی زۆر لە ئەفریقا ئەبینین کە کارا و چالاکن بە بەراورد بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سۆماڵ لە نەیجێریا
گروپی جیهادیستی زۆر هەممان هەن وەکو قاعیدە بۆیە زیاتر لە ئەفریقا ئامادەیان هەیە نەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەمەش بۆمانانیە کە داعش بە تەواوی کۆتایی هات بێت لەوانەیە ئەمڕۆ یاسبینێ هێرش بکەن پێشتر لە مانگەکانی پێشودا ناوبەناو هێرشی پسریان هەبووە و هێشتا ململانەی حیزب الله و ئیسرائیل لە لوبنان چالاکە و ئەو ئاگربەستە کە لە نێوان ئێران و ئەمریکادا هەیە هێشتا شەڕی نێوان حیزب الله و ئیسرائیل گەرمە و ئیسرائیل هێرشەکانی نەوەستاوە لە لوبنان و هێشتا بریندارمان هەیە خەڵکێکی زۆر ئەکوژرێت بۆیە چاوەڕ ئێوە ناکەین کە لێکەوتەکانی ئەو شەڕە کە لەوان ئیسرائیل حیزب اللهدا هەیە بە تەواوی بە کۆتا بگات بەڵام ئایا پرسیارەکەوەی ئایا ئاگربەستەکە ڕوئەدات لە نێوان ئیسرائیل و لە نێوان حیزب اللهشدا و ئایا حیزب الله ڕازی ئەبێت ئەمە پێویستی بەڵامدانەوە هەیە چونکە حیزب الله ڕازی نییە چەکەکانی هەروە بە ئاسانی ڕادەست بکات و هەرچەندە پاڵێک هەیە بۆ ئەوەی کە بگەنە ڕێکەوتن بەڵام هێشتا نەتیجەی نەبووە بەڵێ خۆی یەکێک لە خاڵەکانی ئەوەی کە وترا ئێران لە گەڕی یەکەمی دانوستانەکەیان نەیتوانی وا بڵین متمانە بە ئەمریکا بکات بریتی بوو لە حیزب الله و بە ئاشکراش ئێرانیەکان پاش کۆبوونەوەکان لەگەڵ وەفدی ئەمریکا باسییان لەوە کرد کە ئەوان مەرجیانەوەیە کە ئاگربەستەکە حیزب اللهش بگرێتەوە و دانوستانەکان لەسەر حیزب اللهش بن بەڵام دیار بوو ئیسرائیل ڕەزامەندی لەسەرەوە دەرنەبڕی بۆیە جۆرەکان کشانەوەیەک لە ئاگربەستەکە ڕوویدا ئەگەر وای دابنین حیزب الله و ئیسرائیل ڕێک نەکەوتن یان بەشێک نەبوون لە ئاگربەستەکە حیزب الله ئەتوانێت بێتە هەڕەشەیەکی جدی بۆ سەر ناوچەکە یان تەنیا بە ڕەبتی لەگەڵ ئیسرائیل ئابێت یان با بڵین هەڕەشەکە بۆ سەر ئیسرائیل چونکە ئەوەی بینیمان ئێمە لە کاتی تەنانەت شەڕی 6 هەفتەی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێرانە جوڵەیەک بەهێزەکانی سوپای سووریا کرابوو بەرەو ئاڕاستەی سنووری لوبنان و باس لەوە کرا کە سووریا دەیەوێت وەکو بڵی داوای لێکراوە کە بێتە بەشێک لە شەڕەکە باڕاستەی پەلامەردانی بارگەکانی حیزب الله بەڵام ئەوان تا سنوور ڕۆشتبوون و بەشێک لە ڤیددیۆکان کە بڵاو کراونەوە لە سنووری لوبنان باسییان لەوە کرد کە ئەوان بۆ پاراستنی سونەکانی خۆیان چوون بەڵام دوجار ئایا حیزب الله ئەو یارایی هەیە ئەو پۆتەنشیاڵی هەیە کە بێت ڕەشەی جدی بۆ سەر بلانی کەمەوە سووریا و ناوچەکەی دەوروبەریان هەر ئەوەی کە هەیە جۆرەکان پەنابردنە بۆ دانوستان و بۆ ئاگربەست بەڕێز ڤلادیمیر پێم وایە ئەو بینیمان کە حکوومەتی سووریا باشکرا نەیویست کە بەشدار بێت چونکە فشاری تورکیاشی لەسەر بوو کە بەشدار نەبێت تورکیا نایەوێت کە ئەمە ڕوو بدات و تورکیا بەڕاستی پەیوەندیەکی لەگەڵ حیزب الله و حەماسدا هەیە و تورکیا ناوێت ئەو گروپانە ڕیشەکەش بکرێن بۆیە تورکیا فشاری لەسەر حکوومەتی سووریا کرد کە ئەمە نەکات و هەنێ دەنگۆش هەبوو کە دیمەشق داوای لێکرا لەلایەن ئەمریکا کە هێرش بکاتە سەر حیزب الله بەڵام حکوومەتی سووریا نکۆڵی لەمە کرد بەڵام ئەمەشمان بینی کە کۆبوونەوە سڕیەکی هێزەکانی سووریا لەسەر سنوورەکان هەیە بەڵام ئەمە لە واقعدا نەبووە ململانەیەک لەسەر سنوورەکان و سووریا چەند کەسێکی حیزب الله تۆمەتبار دەستگیر کرد و تۆمەتباری کردن کە سنووریان بەزاندووە و ئەتوانی ئەوە ببینیت کە لەبەرەوەی حکوومەتێکی جیاوازمان هەیە لە سووریا شەڕیان لە دژی ئەسەد کرد و لەبەرەوەی حیزب اللهش لەگەڵ ڕژەمی ئەسەددا دەستی هەبوو ئەمە شتێکی دوور نییە کە ئەم ململانەیە ڕوو بدات و ئەم ڕابردووی هێشتا بیر نەچۆتەوە و بۆیە لە کاتێکدا کە دەیەوێت لە دەرەوەی شەڕ بمێنێتەوە حکوومەتی سووریا لەگەڵ حیزب اللهدا بەڵام ئۆپەراسیۆنەکانی حکوومەتی سووریا هێشتا لە ئارادان بۆ وەکو حەزارێک لە بەرامبەر هەر دەستدرێژیە کە بکرێت لە ئەو دیو سنوورەکانەوە. زۆر باش. دکتۆر زێرەڤان یەکێک لەو کێشانەی کە ڕوبەڕۆژات ناوڕاست بووەوە بریتی بۆ لە ململانەی ئاینی و مەزهەبی لە ڕابردووە ئێمە زانین کە ئێران ڕۆڵی هەبوو لە سووریا لە وڵاتانی تریش بە شێوازی جیاواز دەستێوەردانی هەبوو کاریگەری هەبوو ئەم شەڕە جۆرەکان یەکی لە مەرجەکانی ئەمریکا بریتی بوو لە کۆتایی هێنان بە
بەرەی مقاومەوەی کە ئێران ناوی ناوە و ئەوەی کە پێوتێ کورتکردنەوەی دەستی ئێران لە وڵاتانی ترا. ئایا ئەمریکا سەرکەوتوو بوو لەوەیان هێشتاش ئێران دەتوانێت هەژمونی خۆی هەبێت بۆ نسبەت بۆ نمونە لیبیا ببوورە یەمەن بنسبەت عراق بنسبەت ئەوە سووریا تقریبا تا ڕادێک لای بۆتەوە فەلەستین و وڵاتانی تریش لوبناان ینی هێشتاش هەڕەشەکانی با بڵین ناکۆکیە ئاینی و مەزهبیەکان لە ڕێگەی ئێرانەوە بوونیان هەیەیان بەڕاستیش ئەمریکا سەرکەوتوو بە لە کۆتاهێنان بە دەستکردنەوەی ئێران. بله بوچونا من طبعا اف کارتکرنا ایران بکارینا نافان گروپتنا دولت تایبتید بواره ایدئولوژی دا گروپت نزیک ایرانه بعد ایدئولوژی دا و بشکش سیاست در و ایران و اسنت و باره دامه اف آراسته سیاست در و ایران بیتا گورین چونکه ایک شوان میکانیزم کو ایران بکارتینیتن بو برفرهبونا هجمونا خویا یا هرمی تایبتی بکارینا نافان دا نو افلان تنشی عقائدیا يعني انتماء وانا بو ایران زیاتر شوان دولت کوته دا بشک شوان دولت عراق بیت یا لبنان بیت یمن بیت راست حتی راده که ام بیشین گهرینا سیستم سیاسی دمشق کارتکرنا سر هجمونا ایرانی کریه تایبتی کار اینانا وان گروپا و شبکه هات یا درست کردن بین وان گروپا دا امریکا شیعه حتی راده که لوازی وان گروپا دا بکند یا شیانت لشکری وان گروپا دا بکند بس نه گشته وی آستی که هم بیشین پیک جاری ما پرسیاب کار نه اینان وان گروپا دیماهی کاتیه اشلا ایران و برو فاشی به چنده کرده صح که افشاردنا بین امریکا و ایران دا درست بوی ایک مرجن سرکی آنشی همشین بیشین 20 سادش مرجد ایران برانبر امریکا و بو کدویتن آگر بست لبنان بهت راگهاندن و ایدی بری نوکت راگهاندن دا ما بحث کر مجبهات جدا جدایت هین بس افروکه شوازه که فرمی گرتنا برای جنگی بو جواره که سیاست در ایران دا و حتی سرداری کردن ایران الگل امریکا جیب شوازه که راست بو امریکا دیار کرد که فعلا حزب الله بشکش سیاست ما گرتنا برای شری و استراتیجیت ما تگورین اصلی باری دا ما بردام بونا حالت ابکار اینانا بجین جنگت لشکریش لا ایران و بخونه خودهاتیش دی بیت صدم هنده که ما پرسی دفر دا درست کب تایبتی مهوانی و بحث کرد خونه خودهاتی هکر افروکا دیمشق پریکا ترکیان پریکا نبیت بشتک الشری دیجی حزب الله بس بخونه خودهاتی استوی باری دا ما ناکوکیت نبین هر دولانا چه بن چکوکی میجوه که رشت نبین هر دو کادهایا و بخونه خودهاتیشی چه بیتن دولت عربیشی جارك دي اللي زفرينا كيف كانوا محاولة كان حاول جدي بدن كود جنگت إيراني أجي كود دستت لشكرية إيراني بهنا برينو بهنا لواسكنش برهند بوچونا من بخونا خداهاتي استراتيجية دولة العرب دبكارينانا ميكانيزم لشكري بيت بوسلا داري كرن قال جروب نزيكي إيراني بتايبتي لبنان بحسكين واليمن والعراق حتى رادا كبرشاب برهند بردامبونا وان جروبا دبیت اصلا مهنده کو بردوام بونه هرشه سر سقامگیری یا هرمی سقامگیری امنی بعد هرمی دا تایبتی هکر هاتو سیستم ایران بردوام بید بخون آقا پشتی رای کفتنه ایدی بخون آقا دهاتی چید بیتن دولت العربی میکانیزم ایگدی بران بروان گروپا بکار بینن زور باشه برز ولادیمیر اگر بشوازه گشتکی سیری درفت و هەڕەشەکانی بەردەم کورد بکەین لە ڕۆژهاتی ناوەڕاستە لە دوای ئەم گۆڕانکارانی کە هاتووتە پێشەوە گۆڕینی ڕژێمی بەشار ئەسەد بە ئەحمەد شەرع لە سووریا بەشداریکردن و یان با بڵێن گەرم بوونەوەی پرۆسەی ئاشتی لە تورکیا بۆ کورد و پەیامەکانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە و لەو لاشەوە ئەو گێژاوەی کە لە عێراقا ئەگوزارێ ئەگەر بە شێوازە گشتێکە وێنەکە بە گەورەتر بکەین دەرفەت و ئاڵنگاریەکانی بەردەم کورد چین لە ڕۆژهاتی ناوەڕاستە کورد بچی پێ ئەکرێت ئایا ئەتوانێت وەکو جاران ڕۆڵی هەبوو لە بۆ نمونە زۆر جار پەیامی ئاشتی ئەگەیان لە بینی ئێران و ئەمریکەکانە وەساتەی ئەکرد نێوەندگیریە کرد ینی ڕۆڵێکی بەهێزی هەبوو ئایا کورد ئەم ڕۆڵە بەهێزەی ئەمێنێتەوە یان گۆڕانکاریەکان لە ڕۆژهاتی ناوەڕاستا کە دێنە پێشەوە لە بەژەوەندی کوردانی ئەگەر خۆی نەبێت بەڕز ولادیمیر دیارە پەیامەکەم بەباشی نەگەشتووە
حەزەکەم سەرنجت لەسەر کۆی وێنەکە بگوازمەوە ینی ئێستا کورد چۆن سەیری دەرفەت و ئاڵنگارەکانی بەردەمی خۆی بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە دوای گۆڕانکاریەکانی سووریا و گۆڕینی ڕژەی بەشار ئەسەد بە ئەحمەد شەرع لە پرۆسەی ئاشتی تورکیا و هەروەها ئەو شەڕی کە ئێران و ناوچەکەی گرتەوە شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە کورد چۆن سەیری دەرفەتەکان و ئاڵنگارەکانی داهاتووی خۆی بکات؟ لە بەرچاوگرتنی ئەوەی کە ڕووەدات ئێمە باسی کوردی سووریامان کرد ئەوان هێشتا لە دانوستانە لەگەڵ حکوومەتی سووریادا بۆیە ئەوان هێشتا نەگەیشتونەتە نەتیجەی کۆتای ڕێکەوتنەکە و باسی یەکخستنی تەواوەتی ئەەکەن بۆیە بارودۆخەکە هێشتا گۆڕانکاریی وای بەسەردا نەهاتووە و ئەزانی کە پرۆسە یەکخستنەکە هێشتا بەڕێوە ئەچێت ئەمە ئۆتۆنۆمیکی سنووردارە بۆیە بارودۆخەکە زۆر جێگەی هیوان نییە ئێمە بینیمان کە لە کوردستانی عێراق چی ڕوویدا و ئەوەی کە ڕوویدا هێشتا جێگەی هیوان نەبوو لەوێش چونکە بەردەوام ناڕێکیەک هەبوو لە دابەشکردنی سەرچاوەکاندا و ئێمە هێشتا بێت چاوەڕێ بین بزانین بە ئەنجامەکە بەکوێ ئەگات هەندێک کارکتەر لە گۆڕەپانەکە بوون بۆی ئەلتەرناتیڤ بخەنە ڕوو بۆ نمونە یەکخستنی پرۆژەی گازی کوردستان لە ناو پرۆژەی گەشەپێداندا و بە دوای ڕێچکەی تردا ئەگەڕان ئەمە ئەگەر سەر بگرێت بێگومان پێگەی کورد بەرزتر ئەکاتەوە و ئایندەیەکی مژدەبەخش بۆ کوردستان ئەبێت بەڵام تاوەکو ئێستا بارودۆخەکە ڕوون نییە عێراقیش ڕوبەڕووی کورتێنانی بودجە ئەبێتەوە بۆ هۆی ئەو ململانەی کە لە ئارەدایە ناتوانێت نەوتەکەی بە تەواوەتی هەناردە بکات بۆیە کاتێکی ئەوێت تا کۆمپانیاکانی کوردستان جارێکی تر ئەگەڕێنەوە سەر بەرهێمێنانی تەواوەتی بە تایبەت پاش ڕوخانی ڕژێمی ئەسەد و پاش ئەو جەنگەش کە لە ئارەدا کە ئێستا ئاگربەست هەیە هێشتا بێگومان ئەنجامی چاوەڕێ ئەنجامی تر بکەین. بەڵێ زۆر سپاس. دکتۆر زێرەڤان با کۆتا پرسیاریش لای بەڕێزت هەبێت بە شێوازە گشتیەکە دەرفەت و ئاڵنگارەکانی بەردەم کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چین لە سایە و لە ژێر ڕۆشنایی ئەو ناکۆکیانی کە ئێستا ئەگوزارێن لەلایەکۆ ناکۆکی سیاسی هەیە لەلایەکۆ ناکۆکی ئەمنی و سەربازی هەیە و کاریگەری ئەو قەیرانە ئابووری کە دنیای گرتووەتەوە بە دڵنیاییەوە ڕووی لە هەموو شوێنەکان کردووە دەرفەت و ئاڵنگارەکانی بەردەم کورد چین کورد ئەتوانێت فۆرمێکی تری بیرکردنەوەی هەبێت بۆ ئایندەی خۆیان هەر بەڕاستیش خۆ گونجاندن ئێستا بۆتە تاکە ئۆپشنێک لە بەردەم کووردا. بەڵێ پڕاستی دەرفەتە سەرەکی بەرامبەر کوردە ئەس بژم پشتی دیمایکی هاتنە شەڕیت نەبەنە ئەمریکا و ئیرانیدا شێت بیت بەردەوامبوونە سیاسەتە ڕۆژئاوا تایبەتی ئەمریکا کورد ببیتە هەر فاکتۆرێک بمێنیتن بەردەوامبوونە سیستەمی سیاسی ئیرانی دەبیتە دەرفەتێک شلایەکی بە بۆ کوردان و کورد هەر بمینن فاکتۆرێکی گرنگی تە ڕۆژئاوایدا تایبەتی سیاسەتە ئەمریکیدا بەس کو ئەم بێژیش بلی کو دەرفەت هەندێک چاڵنج مەیتەن یا هەندێک کوس مەیتەین کوس بێت هەنێک گرێدایە بەر سیاسەتە قووەتی ئەواتێتە بژی مەدرسە ژیواری مەدرسە واقعی ئەمریکا سەرەدەریە گەل بەرژەوەندیات کرد ئەگەر هاتو بەرژە ئەف شێوازی سیاسەتکردنی لە ئەمریکا بەردەوام بیتن مەترسیە سەر کووردا چونکە بۆ ئەمریکا نوکە گرنگ نینە کی مافین کووردا چابێنە پاراستن گرنگە ئەمریکا دچاشێت بەرژەوەندیت خوب پارێزیت تنانەت حتی ئەڤروکە خەڵێکی گەل ئیرانی هاتیە ڤەکرن ئەگەر هاتو ڕێگە ئەمریکا دەواازەیە هۆرمز بێتە بکارینان چێ بیت ئەمریکا ڕێکەوتنی گەل ئیران کرد ئیدەن ئەف سیاسەتە ژیواری ئەڤەت سەر پرەنسیپی هێزێ شلە ئەمریکا بێتە پڕێڤە برن هەمان دەمدا کوس پەکەژی بۆ کوردان ئەگە بەردەوامبوونە سەرەداریکردن گەل دەولەتە قەومیان دەولەتە ئێگردی سووریە و تورکیە و ئیرانێ ئەم بە حەسکەش بەرندێ بۆ کووردا گرنگە قۆناغا دەهاتی ئاراستەکردنا سیاسی بێتە گۆڕین سەرەداریکردنا ناوخۆی بێتە گۆڕین و استراتیجیەتەی بێتە پەیڕاوکردن کورد ئاستێ قەیران و مەترسیادا بێت. بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر زێرەڤان بەرواری سەرۆکی سنتەری لە کۆڵنەوەی لەندەن و هەروها هاوڕێی بەڕێزم بەڕێز ڤلادیمیر بانگلۆک لە
توێژەر و شوڤەکانی دەوڵەتی بنرانی بەڕێز سوپاس بۆ بەڕێزیشتان کە تا ئێستا بینەریە و دیسنور بوون بە هیوایەوەی کە توانی بتوان وەڵامی پرسیارەکانی ئێوە بینەوە وە شرۆڤێکی بابەتیانە دەربارەی ئەو گۆڕانکاری و پێشهاتانە پێشکەش بکەین کە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوێتەوە بەخوای گەوتانە سپێرین خواتان لەگەڵ